هەر سەبارەت بە هەڵبژاردن من میوانێکم لەگەڵ دەبێت دکتۆر عوسمان علی سەرۆکی ڕێکخراوی تاسک بۆ لێکۆڵینەوەی استراتیژی لە ئەستۆدیۆ لەگەڵمان دەبێت. دکتۆر بەخێر بێی. سپاس خۆشویست. دکتۆر کامیان سەرەکەوێت؟ یعنی بەڕاستی زۆر زەحمەتە تاکو ئەم دقیقەیە نەکمێن زۆربەی چاودێران زۆر بە زەحمەتی ئەزانن قەرار بدەن بۆ ئاراستەکان ئەوەیە کە دەنگەکان زۆر نێزگە بن. ئایا ئۆردوغان بیباتەوە یان کلیژداڕۆغڵۆ؟ طبعا لە هەڵبژاردن زۆربەی هەڵبژاردنەکان مفاجعات هەیە، سەرپرایزە بێت، بەڵام لێرەدا بە گوێرەی ئەو ئاماژانەی کەوا لە ئاراستەدایە ئەو معلوماتەی هەیە هەردوو لا زۆر نێزگن لە یەکتری. اینجا لەبەرەوەشە من لە چەند شوێنی قەوتم زۆر زەحمەتە بێ هیچ لایەک قبولی دەرەنجامەکان بکات، چونکە هەر لایە هەستەکە خۆی بردێتەوە. لەبەرەوە ئەمە یەکێکە لە دەرەنجامەکان کە من پێشبینیەکەم نەسەقامگیری و ئاژاوە دێتەکایەوە. دوای هەردووش قبول نەکەن چی ڕوادات؟ هەردووکی قبولی نەکەن طبعا خۆی هینە ئەڵێت معارەضە ئەڵێت ئێمە سوورین لەسەرەوە بیبینەوە، هەموو ڕاپرسیەکان ئەڵێت ئێمە ئیبینەوە، ئەگەر نەمان بردەوە معنای دەستکاری کراوە. دوای کلیژدار ئۆغڵ خۆی وتی دەڕۆژ پێشستە وتی من ئیمانم بەو لیژنەیە نییە کە لیژنەی سەرپشتی باڵای هەڵبژاردن لە تورکیا، وتی من ئیمانم پێی نییە، ئەوانە پیاوی ئۆردۆغانن، ئیمانم بە سیستەمی قەڵایی نییە. یعنی لەبەرەوە هەردوو لە وەکوی هەمان شت دەڕۆژ پێشئێستا ئۆردۆغان وتی بەعزە کەسێک ئەیانەوێ بە یارمەتی تەرۆریستەکان وڵاتەکەمان بەرە و ناسەقامگیری بن، ئێمە ئەوە قبول ناکەین. لێرەدا قەزی بەعزە کەسێک کلیژدار ئۆغڵوە وا هاوپەیمانێتەکەی کە لەگەڵ هەدەپە هەیەتی. بەڵێ هەتا دوێنێش باسی لەو کرد لەگەڵ قەندیلە لە گفتوگۆ بن بۆ پرسی تیرۆر لە دوای هەڵبژاردن. بەڵێ وایە، بەڵام بەم جۆرە قسانە توانێت دەنجی خەڵک بۆ خۆ ڕابکێشێ؟ مەبەستم لە ئەردۆغانە. ئۆردۆغان یعنی خۆی ئۆردۆغان ئیستا چێڵێ ئەمە دوای ئەوەی بۆی ڕوون بووتەوە بە خوێندنەوەی خۆی ئێمە نازانین کە ئەیباتەوە لە هەڵبژاردن، ئەلێ من قبولی دەرەنجامەکانەکەم، من بە پرۆسەیەکی دیموکراتی هاتوومە، بە پرۆسەیەکی دیموکراتیش قبولەکەین ئیرادەی شعب. ئەمما بینە سەر ئەوەی ئۆردۆغان تاکو ئیستا کاکۆبان من نەمبینیوە ئۆردۆغان بڵێت ئێمە لەگەڵ قەندیل مفاوزاتەکەین دوای پرۆسە. ئەوەی من ئاگادار نە ئەوە لە چی؟ ئەوە لێ هاوپەیمانی میلەت مەبەستی کەمال کلیژدار ئۆغڵوە لەگەڵ قەندیل لە گفتوگۆیان ئەوان لە گفتوگۆ اینجا ئەمە من لەبەرەوەی تورکیەژان ئەمە ئەوێدا خەسوسی خەڵک ئەمێ ئەو بڵێم یعنی خۆی هاوپەیمانی میلەت غەڵەتێکی زۆر گەورەی کرد کە هەستا یەکەم لەگەڵ هەدەپە ئەو دانیشتنەی کرد و بە شێوەیەکی نافەرمی ئەو تەحالفەی کرد. لە هەمان کاتە چەند ڕۆژێ پێش ئێستا مراد قەرەیەڵان لە قەندیلەوە وتی من داواکەم دەنگ بدەنە کلیژدار ئۆغڵە. من لەبەرەوەی تورکیە زانم ئەلامی تورکی متابعاکە ئەمە ڕۆژانە ئەو قەناتە تەلەڤیزیۆنە ئەو سۆشیێل میدیانی کە نێزگن لە ئوردوغان بە بەردەوامەوە لێدن ئەڵێن بزان کێ دەستە یارمەتی نارەکەمانەدا. اینجا ئەو تەسریحەی قەرەیەڵان باش نەبوو بۆ با بڵێین کلیژدار ئۆغڵە. و لە هەمان کاتشە من وای بینم کاکۆبان ئەمە بۆ هەدەپش ئەمە غەڵەت بوو پێشوەختە هاوپەیمانی بکەن لەگەڵ هیچ لایەک، ئەبێ هین بمایەن بێلایەن بمایەن و چاوەڕێیان بکردە دەرەنجامی ئەو هەڵبژاردنە. لە دەرەنجامدا هەچی تەرەفی بیبردایەتەوە ئەو کاتە ئەوانیان توانی دانستان بکەن لەسەر مافەکانی ملەتی کورد. چونکە من ئەبینم ئوردوغان پیاوێکی زۆر پراگماتیکە، ئەگە بەرژەوەندی خۆی وا بخوازێ کە لە دەسەڵات بمێنێ لەگەڵ هەرچی لایەک بێت مفاوزاتەکە. ئەمە یعنی بەڕاست ئێستا با بڵێین فەرز بکە ئوردوغان بردیەوە لە هەڵبژاردنە زۆر قینی زیاترە بێ لە با بڵێن لە هەدەپە و لە پرسی کورد لەبەرەوەی ئەمان چوون لەگەڵ نارەکانی وستان. لەبەرەوە و هەمان کاتش
کلیژداروغڵو و هاوپەیمانەکەی هیچ شتێکیان بە کورد نەداوە هەردووشیان لە پروپاگەندەیە باس لە پرسی کوردەکان هیچ بۆ کوردەکان یعنی خۆی ئەردەغان باسی نەکردووە پرسی کورد هەرڵێ هەرە مافەکانمان پێداون ئەڵێ ئێمە مافەکانمان داوە بالمناسبە تا ڕادێکش ڕاستە پێش ئوردەغان پێش 2002 وجودی کورد تابووە ئەبێ نەڵێ کورد هەیە یعنی ئەبێ ئاخرشت دێتە بیرم لە 1991 بوو یان 92 ئۆزال تورگوت ئۆزال وتی وەڵای من دێتە بیرم دایکم بە زمانی قسەیە کرد کە تورکی نەبوو لە وەختێکە دایک و باوکی کوردن ئۆزال بەڵام ئاوا بوو لە دیاربەکر لەوان خەڵکیانەگرت پیر لەبەرەوەی لە ناو بەحکەمە کە هیچ زمانی نازان لە کوردی بەڵام ئوردوغان ئەم تابۆی هەڵگرت ئەمڕۆ لە تورکیا تا ڕادێک حتا لە قوتابخانەکان زمانی کوردی هەیە بۆ قوتابیەکانی پۆلی حوت و هەشت لە هەمان کاتە لە ئیستانبول چەند بۆبارێ دەرەچێت بە زمانی کوردی ئاڤێستە وەکو بارێکی نەشر چەندەها کتێب بە کوردی دەرەکە ئەردۆغان کردوێتی ئەوان تر چیەکەن ئەوە یعنی ئەڵێم بەس حەز شەکەم ئەوە با بینەرانتان وا نەزانێت من ئەڵێم ئوردەغان هەموو شتێ ئوردەغان لە دوای 2015ەوە زۆربەی ئەو مافانەی دابیە کورد دەستکەوتی کوردن پاشەکشەی کردووە لێ ئەمە غەڵەتێکی زۆر گەورەیە لە ئوردوغانەوە ئوردوغان ئەبێ جیاوازی بکردە لە بین پرسی کورد و لە بین لە پەکەکە طبعا لێرشدا کاک گۆوان هەڵا لێرەدا هەڵەی هەردووکیانە طبعا جارێ پرۆسەی ئاشتی کە لە 2015 تەوا بوو من شتی دەراسەیەکم کردووە لەسەری ئەسبابی زۆر یەکێک لەوانە شەقامی تورکی ئامادە نەبوو یەکێک لەوانە ئەبێ لە بینی پەکەکە و حکوومەت باوەڕ نەبوو ئەزمەی تقا هەبوو ئەبێ نێوانگیرێکە بواە کلیژداروغڵو چێکە بۆ کورد ئەوەی تاکو ئیسەوتێتی ئەڵێ من ئەوانەی لە بەندیخانن هەمویان دەرەکەم طبعا بەشێک لەمانە هەوادار و ئەندامی هەدەپەن و طبعا قەزشی ئەوانەی لە بەندیخانەیەکە زیاتر دەریانەکە جەماعەتی گولانەکانن ئەوانە کە دژمنی سەرەکی هینن ئۆردەغانە ئەوانە دەرەکە نائیبی کلیژداروغڵو 2 هەفتە بەلەیستا وتی ئێمە ناتوانین بە هیچ جۆرێک کلیژداروغڵو نەیوت ئێمە وتی کەس ناتوانێت لە تورکیا کلیژداروغڵو لە بورە ئۆجەڵان لە بەندیخانە دەرکات لە هەمان کاتە ئەو حزبی ئیدیۆلۆجیەی پارتی گەلی کۆماری ئیدیۆلۆجیەکە لە ناو ئەو ئیدیۆلۆجیەدا بوونی کورد نییە ئیدیۆلۆجیەکە کەمالیستە تورکە هەر ئەم پارتەیە بێژووکی دوور و درێژانەیە لە خوێن دژی باڵێن شۆرشی کۆچگەری شێخ سەعیدی پیران شۆرشی ئەرارات تواندنەوەی ملەتی کورد یعنی ئێستا من لە بەروی هاتوچۆی تورکیا زۆرەکەم لەوێژ یاومە زۆر شارێک کوردن بەڵام تورک کراون و ئەندامانی ئەو شارە بۆ نمونە ئادیەمەن نەک بەس تورک کراون بەڵکو هەواداری پارتێکی ڕەگزپەرستی تورکین وەکو هین با بڵێن مەهاپە بەڵێ کلیژداروغڵو هیچی لە با بڵێن لە جیفاندا هیچی لە هەڵبەدانێ بۆ کورد ها هیچی لە هەڵبەدانێ بۆ کورد من ئەبینم لە قسە زیاتر هیچی ئەی هاوپەیمانەکانی هەر بە یەکجار دوژمنی کوردن ئەوە مەسەلەیە جارێ هاوپەیمانی دووەمی کە ئەگەر حکوم بیباتەوە ئەوش مێراڵ ئەکشنەرە مێراڵ ئەکشنەر لە پارتی کاری نەتەوەی ڕەگزپەرست جابێتەوە ئەو لە مەهاپا تونترە لە دژمنایەتی بەرامبەر کورد حتا وتی من فترێ بەرێسە وتی من لەم هاوپەیمانیەی کلیژداروغڵو سحابەکەم لەبەر دووشت یەکەم ئەوێ خۆی ببێتە کاندید ئێمامانەوێ هین ئیمامۆغڵو ئەکرەم ئیمامۆغڵو داوتی تەحالوفی لەگەڵ ئەو کوردانە من ڕازی نیم لێ ئەگەر حکوومەتی دوا ڕۆژ تەشکیل بکرێ مێراڵ ئەکشنەر شخصی دووەم بێ لەو حکوومەتە و دژی کورد دەبێ لەبەرەوەی ینی بەڕاستی پارتی گەلی گەلانی دیموکراتی گەمەیەکەکەن گەمەیەکی زۆر مەترسیدارە و بە بۆچوونی من
زۆر باشە لەگەڵم بمێنەوە وەزیری گەنجینە و ئابووری تورکیا کەمێک لەمە بەرقسەی کردووە بۆتانیە گوازینەوە. هەر لەو ماوەیەدا سوپاس بۆ خوددا ئەمڕۆ بەشداریمان لە پرۆسی هەڵبژاردن کرد ئەنجامەکان پێکەوە هەمومان دەبینین بەڵام سندوقەکان ئەوەی ئێمە دەیبینین هەڵبژاردنێکی فراوانە و خەڵکێکی زۆر هاتوونەتە سەر سندوقەکان لە شەقامەکان و لە هەموو شوێنێکەوە خەڵک هاتوون دەنگ دەدەن و بە هەمان شێوە پژیرێکی زۆر هەیە بۆ هاوپەیمانەتی کۆمار و ئەمەش ئاماژەیەکە بۆ سەرکەوتون هیوادارم هەموو لە یەک سەرکەوتوو بن و پشت بەخوا ئیرادەی گەلەکەمان سەردەکەوێت و دەتوانین سەدەی دووەمی تورکیا بە باشترین شێوە بنیاد بنێن. زۆر سپاستان دەکەم. بەڵێ ئەمە قسەی وەزیری گەنجینە و ئابووری تورکیا بوو کە وتی خەڵکێکی زۆر بەژاریان لە پرۆسی دەنگدان کردووە و تووشی پژگیرێکی زۆر بۆ هاوپەیمانی کۆمار هەیە کە کاندیدی ئەوان ڕەجەب تەیب ئەردۆغانە بۆ پۆستی سەرۆک کۆماری تورکیا. دەگەڕمەوە لای میوانەکەم دکتۆر باسمان لە هاوپەیمانی میلەتە کرد. خۆشت لەگەڵ ئەحمەد داوودۆغڵو ئەبزانم برادەر بووین بەڵێ لە مالی زیاد چەند ئەو چۆنە یعنی بەڕاستی ئەو ئاکادمیسیۆنە بە بۆچوونی من لەوەچە پێی وتووە نەچێتە ناو سیاست باشترە ئێستا لە بەرەیەکی زۆر هەڵەدایە بە بۆچوونی من چونکە بەجۆرەی ئەو ڕاپرسیارەی کە کرا خۆی و عەلی بابەجان کە ئەوش لە وەختیان لە ناوپە لە کۆی دەنگەکان لە 100 هەیە لە دوای هەڵبژاردن حتا ئەگەر بێت با بڵێن هاوپەیمانی ملت بیباتەوە شتێکی وای دەست ناکەوێت و مۆقعشی نابێت و کاریگەریشی نابێت چونکە ئەوش پاشخانێکی ئیسلامی هەیە پارتی گەلی کۆماری با بڵێن ئەوەی جەهەپا یعنی بەرەو تووکیانوێ بەرەو ئاراستەیەک ببن ئەو ئاراستەیە زۆر پەیوەندی هەیە بە شوناسی دەوڵەتی تورکی ئەوش چییە ئەگە سێر دوا ڕۆژی هەڵبژاردنەکان بکەیت ئاخر چالاکی ڕەجەب ئەردۆغان چووە مزگەوتی ئایا سۆفیا دوعای کرد کە سەرکەون کلیژداروغڵو بۆ چووە سەر گۆڕی مستەفا کەماڵ ئەتاتورک وتی ئێمە سەربازی تۆین یعنی خۆی ئەم هەڵبژاردنە بەس هەڵبژاردنەی گۆڕینی دەسەڵاتی سیاسی نیە بەڵکو دەرئەنجامی ئەبێ بۆ شوناسی توی ئایا بەرەو شوناسێکی ئیسلامی میان ڕۆی پارتی دادوگەشە پێدانە ڕۆن یان بەرەو شوناسێکی ئەلمانی تورکی کەمالی ئەڕۆن ئەمە ئەو ماوەیە پەیوەندیت بە ئەحمەد داوودۆغڵو کردووە ناوەڵاوە 4 ساڵە پەیوەندیمان نەماوە لە بەرەوەی یعنی ئەو لە ڕوپێکی تایبەتی ئەو کاتێ لە دەسەڵات بوو پەیوەندیت لەگەڵی حتاکو وەزیری دەرەوەش بوو کەم مالە سەرۆکایەتی با بڵێن سەرۆک وەزیران بەڵام لە وەزیری دەرەوەش بوو اینجا کاکە گۆڤان من ئەمە بە بینەرەکان ئەو بۆچوونی چۆن بوو بۆ ئەمە بە بینەرەکانتان بڵێم و چەند جارێکش شتی باس کردەوە بەس ئەوەم نەوتووە ئەوەی لەبەرەوەی پەیوەندیمان 4 ساڵ بوو زۆرش بەهێز بوو زۆر جار مەسائلی شخصی عائیلیمان باسە کرد بۆ یەکتری زۆر من هانمدا هەڵبسێ بە دانوستان لەگەڵ پەکەکەیە وتم ئەمە پرسی کوردە دکتۆر جەنابەت ئەکادیمیت ئەم پرسە پرسێکی ئەمنی نییە و پەکەکە تەمسیلی با بڵێن بەشێکی زۆر باشەکە لە ناو ملەتی کورد تەعامل بکەن لەگەڵ پەکەکە با تەڕەفی پەکەکە بێتە تورکی پێڵێن تەڕەفی مخاتەب یعنی تەڕەفی مفاوەزە ئەوە من ناڵێم ئەمە تەنها کاریگەری من بوو لەسەری بەڵام ئەتوانم بڵێم من ئەلەو کاتەدا بەشانازی ئەڵێم تا ڕادەیە کاریگەریمە بوو لەسەری و فعلەن بەشانازی شەواڵێم لەو کاتەدا لە 2012ەوە هەتاکو 2015 پرسی کورد دەستکەوتێکی زۆری هەبوو و ڕای خۆی چۆن بوو بەرامبەر کورد ڕای خۆی ئەوە بوو یعنی ئەبێ پرسی کورد بە شێوەیەکی ئاشتیانە هەڵبێ لە کاتی ئەودا زیارەتی شێرناخ وان دیاربەکر بکردایە لێ دیار بوو زۆربەی شارەوانەکان بەدەستی کوردی بوون قەتعەکان ناوەکان بە کوردی نووسرا بوو کولتوری کوردی نەبوو شەڕ نەبوو
بینا هەبوو بیناسازی زۆر پێشکەوت بوو کورد لە وەزعێکی باشدا بوو کاک گۆبان بەداخەوە ئەڵێم لە 2010 کە بینیم وتی دکتۆر عوسمان ئێمە زۆر جددی بووین لەسەر پرۆسی ئاشتی بەردەوام بێ بە گوێرەی ئەو وایوت جا من ناڵێم چەنێ ڕاستە یان وتی بەداخەوە قەندیل ئەم پرۆسی ئاشتیەی شکان لەژێر کاریگەری جمهوریەی ئیسلامی لە ئێران وتی بەداخەوە ئەوان لەبەرەوەی وتی پەکەکە لە 2011ەوە تەحالوف هاوپەیمانیان هەیە لەگەڵ ئێرانە و لە سووریاش ئەم کارە کرا وتی چەند جارێ پەکەکە کاری عسکەری خەباتی با بڵێن چالاکی عسکەری کرد وتی ئێمە ئەمان شاردەوە حتا ئیحراز نەبین یعنی بەجۆرەی ئەو بێ و منیش تا ڕادێک بۆچی هەڵوەز بووی لەگەڵ هاو کۆم لەگەڵ ئەوە پەکەکەش خێرایی کرد عەجەلەی کرد اینجا لەسەر هەرچی کاریگەریە بێ ئەو پرۆسەیە ئاشتی فەوتا ئیستەش ئەڵێم ئەگەر ئوردوغان بێتە دەسەڵات زیاتر ئەمەل هەیە زیاتر هیوا هەیە کە ئوردوغان پێداچوونەوە بە سیاسەتی خۆی بکە دەربارەی کورد باش ئەم هاوپەیمانێتی میلەت ئەگەر سەر بکەوێت چونکە هەمویان ئاراستی جیاوازن چ ئەحمەد داود ئۆغڵویە چ کەمال کلیژدار ئۆغڵوە چ با بڵێن عەلی باباجانە ئەمانە هەموو سیاسەتیان لە یەکتریا جیاوازە ئایا ئەمانە یەکگرتووە بن سەرکەوتووە بن ئەوە یعنی ئەوە زۆر ئاشکرایە زۆربەی خەڵکەکە ئەڵێ نا سەرکەوتو نابن و ئەوەی تۆزێ پێشتە ئاماژەم پێی کرد کاکۆبان تەڕەفی دووەم کە زۆر بەهێزە مێراڵ ئەکشنەرە ئەوش پارتێکی نەژاد پەرستە زۆر بەڵام لەگەڵ کلیژدار ئۆغڵۆ ئەتوانن حکوومەتێکی کوالسشن بکەن ئەوان ئەڵێن ئێمە طبعاً لە پرۆگرامیانە تورکیا لە سیستەمی سەرۆکایەتی ببەنە پەرلەمانی ئەمە زەحمەتە بێ چونکە ئەوە پێویستی بە زۆرینەیەکی زۆر ڕەهایە بێ لە ناو پەرلەمان یان دەنگدارێکی جەماوەری ئەمە نابێ لەبەرەوە حکوومەتەکە حکوومەتی کلیژدار ئۆغڵۆ بێ بەڵام ئاکشنەر شخصی دووەمە بێ و ئەگەر بێت ئەوە سەر نەکەوێ حکوومەت لە تورکیا وەزعەکە تێکەچێت هەڵبژاردنە بێت ئەوەی من تۆزی پێشیستە ئاماژەم پێی کرد کاگۆبان ئەگەری ئاژاوە زیاترە ئەگەر ئوردوغان بیباتەوە ئوردوغان بەردەوامە بێت لە مەجموعەیەکی پرۆژەی گەورە بۆ تورکیا یەکێک لەوانە پرۆژەی غازی تازە کەشف کردووە یەکێک لەوانە تارێکی بە ناوی قان ینی اختراع کردووە کە ئەوەنەی F-35 ئەمریکی بەهێزە یەکێک لەوانەی سە تورکیا بۆتە وەکولەی مرکزێک محەتەیەک غازی عالەمی و نەوتی عالەمی لەوە یەکێک لەوانە ئەمڕۆ گەنمی ئۆکرانیا و سووریا لەوە یعنی تورکیا بووە ئاکتەرێک تورکیا جاران لە شەترەنجە جوندیەکی ناتۆ بوو ئێستا تورکیا جوندی نییە ئێستا تورکیا ئەتوانی بلێ فیلە ئەتوانی بلێ قەڵایە تورکیا بۆ وڵاتێکی زلێزی ئەقلیمی ئەگەر ئوردوغان لە دەسەڵات بەردەوام بێ ئەردۆغان تورکیا گەیاندە ماسا بەڵێ اینجا ئەوە ئەمە بەداتایە کاکوان بەلەوەی تورکیا بێت ئوردوغان بێتە دەسەڵات 2002 بەڵێ تاکو ئەمڕۆ 12 جار زیاتر ئینکەمی تورکی دەخلی تورکی زیاد بووە جاران تورکیا تقریبان 47 وڵات بوو لە ئابووری ئەمڕۆ تورکیا هەرچەندە بار و دەوخی دراوەکەیان کەمە ئەمڕۆ تورکیا 19ەمە ئەردوغان دایناوە بیکاتە دەیەم لە ناو 34 ساڵی داهاتوو ئابووری پار تورکیا با بڵێن نمووی تورکی گەشەپێدانی لە 5 یعنی تورکیا لە زۆر بوارەوە بەرەو گەشەپێدانە ڕوە بەڵام هەڵۆسانەیە ئەو هەڵۆسانش بەشێکی هەڵەی ئەڵێم خودی ئوردوغانە لە ئابووریدا و بەشێکشی لەبەرەوەی کۆرۆنایە و چەند وڵاتێکی دەرەکی یعنی هیچ گومانی تێدا نییە ئەمریکا و ئەوروپا بە ئاشکرا ئەڵێن ئوردوغان مەترسیدارە شوەندیمان ئەبێ بڕوە کەواتە رووسیا و ئەمریکاش ئەڵێن بە دوای بەرژۆندی خۆیانن بەڵێ رووسیا لەگەڵ ئەردۆغانە ئەمریکاش لەگەڵ رووسیا لەگەڵ ئەردۆغانە ئەوە 12 پێش ئێستا تورکیا قەردارە بە پارەی وزە وتی ئەو قەردە
جەدوەلەیەکەن تاخیرێکن دوو ڕۆژ سێ ڕۆژ بەلە ئێستا دانیشتنی وەزیرەکانی دەرەوەی هین بوو وای کردووە لەوەی کە ئەوەنە رووسیا یارمەتی ئوردغانەدات کلیژدەرۆغڵۆ وتی داواکەین لە رووسیا تکایە بووسە بەسە ئەو کارەمەکە تەداخلی ئیشی ئێمە لە هەمان شتە ئوردغانش چێڵێ چونکە ینی لەم 12 ڕۆژەی داهاتوودا هەموو ئەلامی ئەمریکی واشنگتن پۆست من لە بەرەوە ئینگلیزیە زانم فەڕەنسیە زانم ئەم شتانە ئەخوێنم ئەلامی تورکی ئەلامی ئەمریکی واشنگتن پۆست ئەڵێ ئەبێ ئوردغان بڕوە 14 ڕۆژ بەلە ئێستا بوو ئەلێ ئوردغان بڕوە لەبەر ئەگەر ئوردغان بمێنێ زۆر بەهێزترە بێت و بەرەو محوەری هاوپەیمانی رووسیا و سین و ئێرانە بڕوە ئەلێ بێ بڕوە زۆرشت جا لەبەرەوە سێرەکەی ئوردغان پێشانێدەن لە ئەلامەکەیانە ئەشدی هایە و مافی مرۆڤ و هەزاران خەڵک لە سجنایە بەڵام هەزاران دیکتاتۆریان هەیە بۆ نمونە لە مصر لە شوێنتر باسی ئەوانە ناکەن باسی ئوردغانەکەن لەبەرەوە ئەترسن لە دوا ڕۆژی تورکیا لۆپوان ول ئەکسپرس ئەلێ ئوردغان پۆتینی دووەمە زۆر مەترسیدارە دێوەش بێغڵ کە گۆبارێکی ئەڵمانیا ئەڵێ ئوردغان هتلەرە ئەبێ بڕوە یعنی و طبعا آخر شت کە دوێنە ئوردغان وتی بایدن ئەڵێ ئەبێ ئوردغان بڕوە بەیانی ئێمە ئەبینن ملەتی تورک ئایا قسەکەی بایدن جێبەجێبێ یان قسەکەی ئێوە بە کورتی ئەمە بژاردنە ڕەهەندی هەرێمایەتی تایە ڕەهەندی نێودەوڵەتیش تایە سپاس بۆ دکتۆر عوسمان عەلی سەرۆکی ڕێکخراوی تاسک بۆ لێکۆڵینەوەی استراتیژیکە لە کەلمان بووی سپاس بۆ هەڵەش دکتۆر بەخێر بێیت